بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا یانەی سەی سادق گەیشتە خولەی نایابی کوردستان، ئەوەش دوای بردنەوە گرنگەکەی لە ئاڵتون کۆپری. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێش کۆتایی قۆناغی کۆتایی خولی پلەیەکی کوردستان یانەی ئاڵتون کۆپری لە یاریگای بابە گوڕگوڕ میوانداری سەی سادقی کرد. لەگەڵ دەستپێکردنی یاریەکە بۆ ماوەی 10 خولەک کە یاریەکە بەردەوام بوو، بەڵام بەهۆی ئامادەبوونی هاندەر نزیکەی 30 خولەک ناوبژیوان یاریەکەی دواخست. دوای دەستپێکردنەوەی یاریەکە هەردوویانە دەستیان بە هێرشەکانیان کرد و بەختی خۆیان بە چەند هێرشێک تاقی کردەوە. بەڵام یانەی سەی سادق سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵ لە خولەکی 39 لە ڕێگەی هاوکار جەمالەوە. دوای ئەو گۆڵە هەوڵەکانی یانەی خاوەن یاریگا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە شکستی هێنا. لەگەڵ دەستپێکردنەوەی گێمی دووەم هەردوویانە هێرشەکانیان جارێکی تر چڕتر کردەوە بۆ سەر گۆڵی یەکتری. سەی سادق بە ئامانجی گۆڵی دووەم و ئاڵتون کۆپریش بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە یاریان دەکرد. بەڵام جارێکی تر لەم گەمەدا یانەی میوان سەرکەوتوو بوو لە تۆمارکردنی گۆڵی دووەم لە خولەکی 86 لە ڕێگەی هاوکار جەمالەوە کە گۆڵی دووەمی خۆشی تۆمار کرد. دوای 3 خولەک کاتی زیاد کرا و ناوبژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و بۆ یەکەم جار لە مێژووی یانەکە گەیشتە خولی نایابی کوردستان. هەر لە یاریەکەدا ناوبژیوان ئیسماعیل فاروق یاریزانی ئاڵتون کۆپری دوای 20 چرکە لە هاتنەناوەی بۆ یاریگا بە کارتی سوورکردە دەرەوە یاریگا، ئەوەش بەهۆی لێدانێکی بانقەز لە یاریزالێکی سەی سادق. ئێمە ئامانجی 4 ساڵی ڕابردوومان ئەمڕۆ بەدی هێنا پیرۆزبایی لە هاندەرەکانمانەکەین لە دانیشتوانی شارەکەمان لە هەر شوێنێکی ئەم دنیا هەن پیرۆزبایان لێکەین. ئینشاءڵڵا ئێمە ڕێوشێنی ترەگرینە بەر بەرنامە و پرۆگرامی ترمان هەیە بۆ خولی نایاب. ئینشاءڵڵا هەروە دەستەوەسان دانانیشین ئەوەی کە پێویست بێ بۆ ساڵی ئایندە لە خولی نایاب ئەیکەین و ئەنجامی دەین. ئەتوانم بڵێمەوە 2 مانگە موچەمان نەداوە، یاریزان هەر لەبەر دڵسۆزی خۆی کردوێتی. هەرکەس لای ئەمە ئەمێنێتەوە خێنە سەر و سەر چامان، هەر کەسێکی ژەویا ئەڕوات بەڕێزەوە بەڕێیەکەن ئیحترامێگرین. ئێمە ئیمساڵ لەخوا بە زیاد بێت توانستمان لە ڕێ ئەو پرۆتۆکۆلە وەرزشەیەکە واژومان کە لەگە یانەی وەرزشی غازی باکوور بتوانین بگەین ئەم ئاستا و ئەم یاریەش یاریزانمان هەبوو بەهۆی ئینزارەوە بڵێن بەشدار نەبوو، ئەو زۆر تەسیری لێمان کرد و ئیمڕۆ تیپەکەشمان بەڕاستی لەو ئاستەیان نەبوو کە لە تموحی ئێمەیە بێتن و ئەمەلێکشمان مایە لە وەرزشایی شتێمە حاڵ نییە. بەشکم یانی سەی سادق لە شەقڵاوی بردەوە، ئێمەش لە کۆیمان بردەوە، ئەبێتە فارغ ئەهدافی تر بزانین چیمان بەسەر بێتن. بۆ بردنەوەی یانەی سەی سادق بە کۆکردنەوەی 9 خاڵ بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا سەرکەوت بۆ خولی نایابی کوردستان و ئاڵتون کۆپریش بە 5 خاڵ لە پلەی سێمی ڕیزبەندیدایە و چاوەڕوانی دوایاری خولەکە دەکات بۆ گەیشتن بە خولی نایاب. دوای 4 ساڵ چاوەڕوانی یانەی سەی سادق توانی خۆی بگێنێتە خولی نایابی کوردستان، ئەوەش دوای بردنەوە گرنگەکەی لە یانەی ئاڵتون کۆپری لە یاریگای بابە گوڕگوڕ. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام، یاریگای بابە گوڕگوڕ، کەرکووک.